عزیزانی خۆم الله جل جلاله بۆ هەموو شتێک چارەسەری داناوە، بۆ هەموو شتێ حەل و عیلاجێکی باشی داناوە، بۆ دوو هاوسەر کە بەیەکەوە ناگونجێن باشترین چارەسەری داناوە، ئەویش بریتیە لە تەلاق و جیابوونەوە. تەلاق عیبە نیە عەزیزانی خۆم، وشەی تەلاق لای ئێمە عیبەیە. ئەگەر عیبە بوایە الله جل جلاله لە قورئانە لە دەیەها شوێن باسی تەلاقی ناکرد، سوورەتێکی تەواوی بە ناوی تەلاقەوە داناگرت. سوورەتێکی تەواومان هەیە ناوی الطلاق، سوورەت الطلاق. ئەو باشترین چارەسەرە بۆ دوو هاوسەر کە بەیەکەوە نەگونجێن. عەزیزانی خۆم ئێمە بەهەڵە لەم چەمکە تێگەیشتوونە، بەهەڵە لە وشەی تەلاق تێگەیشتوونە. تەلاق عیبە نیە، تەلاق چارەسەرە. کاتێک پیاوێک بە ژنەکەی ئەڵێ من تۆم تەلاقدا، یعنی من تۆم ئازاد کرد. ئەنتی طالیق یعنی ئەنتی حڕەتون، تۆ بڕۆ ئازادی. شوئەکەی بە کێ بیکە، لە کام ماڵە زندگیەکەی ژیانەکەی بیکە، کەی ئەڕۆی کەی دیتەوە چی ئەپۆشی بیکە. ئەوە مانای ئازادیە، ئەوە مانای ئەو تەلاقەیە کە ئێمە بەغەڵەت لی تێگەیشتوینە. عەزیزانی خۆم بۆیە ئەو کەسانی کەوا کچیکیان داوەتە لای پیاوێک، ئەم پیاوە دڕندەیە بە مانای کەلیمە باشە، دەیەها جار ئەم کچیان هاتوتەوە ئەوێ تەلاق وەرگری باڵی ماڵی باوکی نایڵێت. ئێ بۆ نایڵی عەزیزەکەم؟ ئەتەوێ خۆی بکوژێت؟ چییە پێت عیبە؟ یعنی بەس کچی تۆ تەلاق دراوە؟ دوو کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەلاق دراوە. تەلاق یعنی ئازادی ئەم ئافرەتە، ئازادی ئەو پیاوە. بێڵە با بچێتە ڕێگای خۆی. ژیان ئەگە خۆشەویستیتیانە بوو یەع لەو ژیانە، یەع لەو ژیانە. تخوا ژیانێک ئەگەر ئەوین و محەبەت و خۆشەویستیتیانە بێ بۆچی باشە؟ ژن و پیاوێک یعنی لەبەر مناڵ ئەو دۆزەخە هەڵبژێرن، مناڵش خوای گەورە دەری خێری لێکاتەوە. تەلاق عیب نییە، ئەوە عیبە هەموو ڕۆژێ دراوسیەکانت خزمەکانت بێنە سەرت بڵێن کاکە عیبە بواکەن بۆ بەیەکەوە ناگونجێن. یعنی خەڵک لە شارێکە دەیەها ملیۆن لە شارێکە ئەگونجێن بەیەکەوە، ئێوە دوو کەس لەژێر شەخص سەقفی ماڵەکان ناگونجێن بەیەکەوە. ئەوە عیبە هەموو ڕۆژێ خەڵک بە تەلەفۆنتان بۆ بکا بڵێ کاکە عیبە. ئەوە عیبە هەموو ڕۆژێ باوکت خەفەتت لێ بخوات، براکانت خەفەتت لێ بخۆن. ئەوە عیبە خەڵک بە ئەسرار و نهێنەکانت بزانێت. بۆیە عەزیزانی خۆم ئەگە تەلاق عیبە بوایە خوای گەورە لە قورئانە باسی ناکرد، نەک هەر عیبە نییە. بۆیە خوای پەروەردگار لە دوای تەلاقش ئەفەرمێت ولا تنسوا الفضل بينكم. ئەمان ئەو ژن و پیاوەی کە لە یەکتری جیابنەوە دوای ئەو دابڕانە و دوای تەلاق و جیابوونەوە نەکەن چاکەکانی یەکتری لە یادکەن. عەزیزەکەم هاوسەرێک 10 ساڵ لەگەڵ تا بووە، کاکە مانگێ لەگەڵ تا بووە، یعنی ئەم مانگە ئەم هاوسەرت چاکەی نییە بەرامبەرت، کاکە هەر هیچ نەبێت تۆ سەرجەیت لەگەڵ یا کردووە، لە ناو یەک بەتانیە لەگەڵ یا خەوتویتە، هەموو لاشەی ئەوت بینیوە، لەسەر سفرەیە دانیشتوونە شۆربایەکتان بێکەوە خواردووە، قاڵتێکتان بێکەوە خواردووە. ولا تنسوا الفضل بينكم. کاکە جاری وهەیە مناڵ لە بەینایە مناڵ، چۆن ئەبێ چاکە یەکتری لە یادکەی؟ چۆن ئەبێ مەجلیسی لێ بگری باسی ژنی خۆت بکەیت، باسی عیب و عاری ژنەکەت بکەیت؟ واللهی پیاو بەناو پیاو ژنی خۆی تەلاق داوە، چەندین مناڵیشی لێ هەبووە لە ناو خەڵکی بێگانەیە باسی ئەسرار و نهێنیەکانی ژنەکەی خۆی کردووە. ئەوە عیبەیە نەک تەلاق عەزیزانی خۆم. ئەوە عیبەیە مناڵەکەت لێی داگیر کردووە نایەڵێ دایکەکەی بیبینێت، بۆ لەبەرەوە تەلاقم داوە بەیەکەوە نەگونجاوین. ئەوە عیبەیە ژن هەیە مناڵەکانی داگیر کردووە نایەڵێ باوکی ئەو مناڵانە ببینێت. واللهی گەورەترین هەڕەشە لەسەر ئەو ژن و بێردانە هەیە. رسول الله عليه الصلاة والسلام فرميت من فرق بين والدة وولدها. هر کس یک دایک و مناڵێک کۆمەڵێ مناڵە دایکی بکات یا لە باوکی بکات نێڵێ بیبینێت، بە تایبەت لە ئەوروپا دەیەها ئافرەتی زاڵم و ستەمکار هەیە، لەگەڵ ئەوەیە زۆڵی لە پیاوەکەی کردووە جیابۆتەوە لێی بە هەر ئەهۆکار و ئەسبابێ دێت، ئێستا نایەڵێت باوکی ئەم مناڵانە ببینێت. و لە وڵاتی خۆشمانە زۆرێک لە زاڵمەکان هەیە لەو پیاوانی کە خۆیان بەخۆیان ئەڵێن پیاو نایەڵێ دایکی ئەو مناڵانە ببینێت، لە کاتێکا لە کۆشی ئەم دایکە ئەم مناڵانە بەرەو بووە. من فرق بين والدة وولدها. هر کەسێک مناڵەکانی لە دایکی بکات یا لە باوکی بکات فرق الله بينه وبين أحبته يوم القيامة. خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئەگەر بچیتە بەهەشتیشەوە لە خۆشەویستەکانی خۆت ئەکات، لە دایکت ئەکات، لە باوکت ئەکات، لە مناڵەکانت ئەکات، لەو کەسانی کە تۆ خۆشت ئەوێن. لە قیامەتە ئەگەر هەمووشتان بچنە بەهەشتەوە خوا نایەڵێ خۆشەویستەکانی خۆت ببینی، چونکە تۆ کۆمەڵی خۆشەویستت لە خۆشەویست دابڕی بوو. بۆیە ئەمە پەیامێکە بۆ هەر کەسێک
کە تەلاقی پێ عیبە کە کچەکەی لە ناڕەحەتیایە کە نایەڵێ بەڕاستی بچێتە ڕێگا و جێگای خۆی. خوای گەورە فەرمێ یغنی الله كلا من ساعته من فضله. خوای پەروەردگار بە فەزڵ و بە کەرەمی خۆی بە خەزائینی خۆی ئەم دوانە دەوڵەمەند ئەکات. والله کچەکەشت ئەچێتەوە جێگای خۆی، ڕێگا و جێگایەکی باشی بۆ داناوە رب العالمین لەمەیا سەرکەوتو نەبوو لە دانێکی ترا سەرکەوتووە بێت. و بە هەمان شێوە ئەم کوڕە ڕەنگە طبیعەت و سروشتی ئەم کوڕە لەگەڵ ئەم ئافرەتەیە هەڵی نەکرد بێ، بەڵام خوای گەورە دانێتری بۆ ڕێخات. بۆیە خوای پەروەردگار تەلاقی بە چارەسەر و بە عیلاج داناوە، نەک بە عیبە و نەنگی و عار وەکو خۆمان ئێستا پێمان عیبەیە.